باس لە گروپێکی شاخەوانی دەکەین کە ناوێن گروپی شاخەوانی هەزار مێردە. اینجا لەم گروپەدا کەسێک کە بێگومان ئەو کەسانی کە دەچن شاخڕەوی دەکەن یان چیاوانی دەکەن دەبێت بزانن دوای چیەکەون کامە زۆر گرنگە تۆ کە هەرەوەنی ڕاستەخۆ من هەڵبگژم بەسەر چیایەکدا و بڵم گەیشتمە لوتکەکەی و بێمە خوار و بڵم شاخەوانی کردووە. ئێستا کۆمەڵێک ڕێنمایی و ڕێکایی پێویستە پێشەوەی بڕۆی تۆ دەبێت بیانزانی چین ئەوانام ڕباسی دەکەین. گروپەکەش گروپی شاخەوانی هەزار مێردن کە کۆمەڵێک لە کوڕ و کچ بە جیاوازی چینایەتیانەوە بە جیاوازی بڕوانامەیانەوە لە دەوریە کۆبوونێتەوە نازانم هەفتانەیە ڕۆژانەیە گەشتەکانی خۆیان ئەنجام دەدەن کە دواتر دەیکەین بە پرسیار زانین ئەم گروپە لەکەیەوە دروست بووە چالەکیەکانیان چین زیاتر بەرزترین بوت کە چیا کە تا ئێستا چوو بێتن کارمانەیە بۆ شاخەوانێک کە دەیەوێت ببێت بە ئەندام لەم گروپە چی پێویستە کەلوپەلەکان چی پێویستن ئەمانە دەکەین پرسیار و ئاراسیان دەکەین کە خاتو پەیمانتەهایە کە سەرۆکی گروپی شاخەوانی هەزار مێردە و لە هەمان کاتیشدا ڕاهێنەری لەش جوانیشە لە شڕێکیشە. خاتو میدیا زۆر بەخێر بێت. سپاس بۆ تۆ کاگاریژیان، سپاس بۆ کەناڵی کورسات. سپاس بۆ جەنابیشت. گروپی شاخەوانی هەزار مێرد چەندێکە دروست بووە. من نەزانم بەس بۆ بینێران من بگزانن چەندێکە دروست بوو و لە ماوەی ئەم چەند ساڵەدا دیارترین چالەکیەکانتان چییە؟ بەڵێ گروپی شاخەوانی هەزار مێرد لە 28 نۆی 2016 دروست بووە. لە ماوەی ئەم 6 ساڵەیە نزیکەی 386 گەشتی شاخەوانیمان ئەنجام ماوە. ماوەی 6 ساڵە یەک شاخەکان بووە بە ئاری ئەوەش پرسیارکەین زیاتر کامێک لە شاخەکان ئەم با بڵێن ڕێکۆردەی بۆی تۆمار کراوە کامێک لە ناوچەکان زیاتر چوون بەگشتی هەموو کوردستان چوو دەرەوەی کوردستانیش کوردستان تا ئێستا ئەو توانایم نەبووە کە بچمە دەرەوەی هەرێم ئەم ساڵ هەوڵم ما زۆر بەڵام بەداخەوە ویزەی تورکیان دەست نەکەوت بۆ ئارارات ویزەی ئێرانیشم دەست نەکەوت بۆ دەماوەت دەوردەوە ویزە نامێنێ بەشکو ئینشەڵا ئەو دەرفەتە هیوادارم واتەیەوە ئامادەن بۆ هەندێک زنجیرە چای بەرزی وڵاتانی تریش من حتا لە خۆم ڕابینم بچمە ئەڤەرێستیش نەکرد بچمە تورکیا بچمە ئێران بەتەنها لە خۆت ڕابینیان لە ئەندامەکانیشت وەڵاهی لە ئەندامەکانیشم ڕابینم بەس لە خۆم زۆر باشە. کەسێک بۆ من نەمێت تازە بێن بۆ گروپی شاخەوانی هەزار مێرد یەکسەر بەرەو شاخمە بن بەرەو لوتکەیەکمە بن یان هەموو شتێ لە سەرەتاوە کە دەست پێ ئەەکەیت یەکسەر بەرەو سەختی ناڕۆی تۆگە چوبێتە هۆڵەکانی لە جوانی لە سەرەتاوە بە کۆرسێکی ئاسان دەست پێکەی دوای وردە قورسی ئەەکەی ئێمەش هەر ئەندامێ سەرەتای بێ ئەبێنە شوێنێک کە تەنها شاغڕەویەک بێ یا پیادەڕەویەک یا گۆڵگەشت دەبێ هەتا دوو گەشت سێگەشت ئەنجا ئەو کاتە کە زانیمان ئامادەیە ئەنجا بەرەو شوێنە سەختەکانێ بێن ئەیش بە گەشتی تایبەتی بن نەک بە گەشتی گروپ ئەیبم لەگەڵ خۆم تواناکانی تاقیەکەمە بزان ئەم کەسە توانای ئەوەی هەیە بچێتە شوێنە سەختەکان. پەیمان زۆرێک لە کەسەکان ئەگەر باسی شاخەوانی ئەەکەین خۆیان بۆ نمونە لەوانەیە ئەمایان تاقی کردبێتەوە ئەڵی خۆ چییە خۆشم چوون جارێک لەگەڵ هاوڕێیانە بەیەکەوە چوون لانێ ئەگەر جەنابەت ئەڵێ نا پێشوەختە پێویستەکە چەند گەشتێکی دیکەی بۆ ساز بکرێت و ڕاهێنانێک و ئامادەکاریەکی تیا دروست بکرێت ئەوە بەلای سەخت با بڵێنجێ پرسیار بێ من خۆشە جەنابەت باسی ئەمە بکەی بۆ هەر سەرەتا بەرەو شاخی نابن سەرەتا یعنی بیبێ بۆ شاخە سەختەکان لەوانەیە ئەو نەقاچی ئامادە بێ نەتوانای جەستەیی هەبێ سەرەتا بە شاخێکی بەرزا سەرکەوێ چونکە تۆگەر تێ بە شاخێکی بەرزا سەرکەوی ئەبێ لە خۆ ڕاببینی ئەبێ ماسوولکەکان ئامادەی ئەوە بێ بە شوێنێکی سەختا سەرکەوی و دابەزیتەوە لە چۆن ئەزانی کە قاچە ئامادە بووە ئەگەر توانای ڕۆشتنە هەبێ قاچەکان تەشەنووز ناکە نابێتە هۆی ڕەغبوونی دەمارەکان ئەم زۆر کەسم لەگەڵا بووە کەمێک ڕۆشتۆ دەمارەکانی تووشی پێکان بووە و قاچی وەستاوە نەیتوانیوە نەبڕوان نەداش بەزێ ینی زۆر پێوەی هیلاگوین هەتا چارەسەرمان کردووە. باش ئەمە بەشێکی هۆکارەکەی ناگەڕێتەوە بۆەوەی کە بۆ نمونە پێشوەختا بێت چەند جۆڵەیەکی وەرزشی و چەند ئامادەکاریەکی جستەی ئەنجام بدرێت اینجا دەست پێ بکەن بەڵێ ئەگەر سێ چوار جار
گەشتێک پیادەڕێیەکی باش بکە کەواتە ماسوولەکانی ئامادەیە بە شوێنی سەختە هەم سەرکەوێ هەم داش بەزێت. مەبەستم لە پرسیارەکە ئەوە بوو کەسێ شاخەوانی بکە پێویستەکە چەند جۆڵەیەکی سەرەتایی بۆ گەرمبوونی ماسوولکەکانی ئەنجام بە یان نا هەر وردە وردە کەونەڕێ بۆ خۆیتی وردە وردە ماسوولکەکانش گەرمە بێ. بەڵێ من وەکو گروپی شاخەوانی هەزارمێرد هەتا ئیستا کۆ نەبووینێتەوە لە شوێنەکە ئیحما بکەین بەڵێ زەرورە بەڵام تۆ کە سەرەتا دەستەکەی بەڕۆشتن طبعا یەکسەر بە بەرزی دەست پێ ناکەین نزیکەی سەعاتێنی ساعات هەر ئەڕۆی بە هێواشی بە جوڵێکی واش هەتا ئەگەیتە ئەو شوێنەی بەبەستە ماسوولکەکان هەمووی ئامادە ئەبن و گەرمە بن بۆ خۆیان کە ماسوولکەش گەرم بوو ئیتر پێویستی بۆ نیە تۆ دانیشی لە شوێنەکە خۆ مەژغولکەی هەلێ ئیحما هەیە بیکەیت. باشە کێ بێتە ئەندام لە گروپی ئێوە ینی تایبەتمەندی ئەندامبوون چێ لای ئێوە؟ تایبەتمەندی ئەندامبوون ئەو کەسەی کە ئەوێ بێتە ئەندام لە گروپی ئێمە سەرەتا ئێمە گەشتێک لەگەڵ خۆمانەی بین وە جاری دووەمیش ئەیبینەوە زانیمان لە هەموو ڕوویەکەوە ئەم کەسە لایەنی جەستەی تەواوە لایەنی ئەخلاقی و ڕەوشی تەواوە لە ناو گروپە ڕێز لە چواردەورەکەی ئەگرێ پابەندی ڕێنمایەکانی ئێمە ئەبێ ئەوە ئەکەینە ئەندام ئەگەر ئەمانەی تیانە بوو بۆ سێنجار ئیزنی نابێت بێ لەگەڵمانە گەشتێت. باشە لە ڕێی تەمەنەوە لە ڕێی ڕەگەزەوە لە ڕێی ئامادەیی جەستەی و نەخۆشیەکانەوە ئەمانە چی ئایا مەرجێک هەیە بۆی؟ بەڵێ لە ڕووی تەمەنەوە من گروپەکەی خۆم لە هەموو تەمەنێکی تایە تەمەهای تایەتی تەمەنی نزیکەی چۆتە 65-66 ساڵ توانای جەستەی زۆر زۆر لە گەنجەکەش باشترە بگرە بەڵام مناڵ ئەگەر تەمەنی نەبوو بێ بە 16 ساڵ ئێمە وەری ناردین چونکە هێشتا ماسوولکەکانی ئەو توانایی نییە بە شاخە سەرکەی و دابەزێ لەبەر ئەوە مەرجمان هەیە تەمەنی نەگا بە 16 ساڵ وەک ئەندام وەری ناگین. بۆ سەلامەت و جەستە چۆن مەرجتان هەیە؟ بەڵێ ئەو کەسە لەوانێت تووشی ترانی بەستەرەکانی قاچی ببێ لەبەری ناسکەم ماسوولکەکانی قاچی لەبەر ئەوە ئێمە ئەوە جیا لە گڵ گەشتێکە ئەیبەی تۆ حەزەکەی مناڵەکە لەگەڵ تابێت تەمەنی 12-13 ساڵە من خۆم پرۆزایەکم هەیە 10 ساڵە زۆر جار ئەیبەن بۆ گەشتەکان و برنو بۆ ماراسۆنیش هەتا لە مارەسۆنی 3 کیلۆمەتریە پلەی حوتەمی بەدەستێنانە لە شاخی سەفین ئەوە جیایە بەڵام بۆ شاخەوانی مناڵی بچوو بنابێت. باش خاتو پێمان ئێستا شاخڕەوی میتۆدێکی تریشی وەرگرتووە میتۆدەکەی ئەوەیە جگەل لەوەی کە وەرزشە و جەستەت با بڵێن تەندروست دەکا لایەنی کۆمەڵایەتیش بتەوەکە دەبینیم من لە هەندێک لەوێنەکان تاکە ناردێت خواردن لێنانم بینی بە کۆمەڵ خواردن یعنی وەکو جەوێکی سەیران و گەشتی تەواوەتی لێ جگەل لە شاخڕەوەکەی ئێوە هەوڵتان داوە ئەم میتۆدانش بگرنە بەر تەنها شاخڕەوی ئەوە نەبێت بۆ ئەنجامدانی وەرزش بەڵکو بۆ بتەوکردنی پەیوەندەکان بێ لایەنێکی دیکەش پاگڕاگرتنی ژینگە. بەڵێ بە تاکید ئێمە وە گروپی شاخەوانی هەزارمێرد ساڵانە یادی گروپەکەمان ئەەکەینەوە لە یادی گروپەکەمانە خواردنێکی زۆر حازر ئەەکەین من هەتا حەج گروپێک لە کوردستانە ناوەکەی مزانی بێ و لە یادم و بێ بانگێژنامەم بۆ نردووە و ڕێزلێنانم بۆ ئامادەکردو و خواردنیشم ئامادەکردووە ئەمە بۆ نییە بڵێن خۆمان دەرەخین ئێمە ئەو توانایەمان هەیە ئەمە بۆ ئەوەیە بۆی شاخەوانەکان لە هەموو شوێنێکی کوردستان یەکتری بناستن تێکەڵ بە یەکتری بین بۆ ئەوەی ڕوحی ریاضی و شاخەوانیمان زیاتر بەهێز بێ بەڵام بەداخەوە زۆربەی گروپە شاخەوانەکان گوێنایەن بە ئەم بانگەوازەکە تۆ ئەیکەیت بۆ ئەوەی زیاتر یەکتری بناسین هەیە ناوچە و ناوچەگەری جیا ئەکاتەوە حیزب حیزبەتی ئەکا بۆ نمونە ئێمە باناوی ناو شوێن نەهێنین لە منتیقەی ئەو لە ئەم ساڵ کەمترین گروپ بەشداریان کردبوو لەگەڵمانە لەبەر چەند ڕخنەیە کە گرتبوومان لە فیدراسیۆنی شاخەوانی کە سەر بە هەولێرە ئێمە دوو فیدراسیۆنمانە فیدراسیۆنی شاخەوانی لە هەولێر یەکێتی شاخەوانی لە سلێمانی کە سەرۆکایەتی دادەهاژێ نزیکەی بۆ 35-36 گروپی شاخەوانی سەربەیەکێتی شاخەوانین بەداخەوە لەناو شاخەوانی شاخەری کە ئەم دیاردەیە دروستە بێ ئەڵێ ئەولا ئەملا بەڵام ئێمە وەکو گروپی شاخەوانی هەزارمێت گوێمان بەوە نەیاوە هەموو ناوچەیەکی کوردستانە چین نەگوێ ئەینە ناوچە و ناوچەگەری نەگوێ ئەینە زۆنگی ئێرە و زۆنگی ئەوێ باشە
جا پەیمان خان ماشەڵڵا لەبێ خۆت باست کرد لە قسەکان تاوتە نەوەیەکە ئەگەنا من نەمەزانانی یەخواتە من درێژ لەگەڵ شاخەوانیەکە جەنابەت لە وەرزشی لەشتوانیشە هەرڕاهێنەری تو دەستێکی باڵاتێ ماشەڵڵا لەبێ لای ئێمە تۆزێکی تر خاتونەکان پێیان ناتەمەنەوە لایەن ئەیبە بەداخەوە ئەم دەستەوەژێ بەکارهێنم لایەن ناشرینە کە بچن وەرزش بکەن بچنە هۆڵەکانی وەرزش جا پێم خۆشە خۆت باسێکی ئەمە بکە ئێستا ئەم بوێریە ئێستا ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم دەستەواژە نادروست و ناشرینە تا چەند لەنەو خانتونەکانە تۆ هەستی پێەکەیت بەڵێ بەتەکیید بەداخەوە زۆریش بەداخەوە لە کوردستان هەتا ئێستا وەکووتە ئەم دیاردەیە هەیە ئافرەتان کەمتر دەرئەکەون لە بواری وەرزش و لە بواری شاخەوانی و هەم مەلەوانیشە بەڵام تۆزێ جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی پێشوو لە هۆڵەکانی لە جوانیا سپاس بخوا خانمان خەریکە دەرئەکەون بەڵام بەداخەوە ماڵێ دوو مانگ بەشداری ئەەکەن ئیتر ون ئەبن نایەنەوە یعنی بەردەوام نابن لەسەر ئەم وەرزشە هەتا ئەگەنە ئەو ئامانجەی خۆیان ئەیانەوێ هیلاکە بنوەڕاستە بن پیان جوان نییە بەردەوامن هۆکارەکەی ئەوە ئاگاداربی چییە؟ هۆکارەکەی زیاتر ڕێگریە بەتاکید زیاتر ڕێگریە من یاریزانم هەبووە هاتوێتی مامۆستاپی ئەم تو مەگەر چیتە هۆڵەکانی لەرجوانی ئەگەر نەخۆشی کۆرۆنا بێنیتەوە ناو عایلەکەمان تەلاقی ئێنیا دەرتەکەین یا شتێک ئەگەن ڕوبەڕوود یعنی ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو ئافرەتە بترسێ و نەتوانێت وەکو خۆی وەرزشەکەی جێبەجێ بکە لایەنی مادیش دەورێکی زۆری هەیە بەداخەوە ئافرەتانی ئێمە زۆربیان هیچی موچەخۆر نین هەوەی ئافرەتی ماڵەوەن ئەمەش هۆکارێکی زۆرە بۆ ئەوەی کە پیاوان یارمەتیان نایەنەوەکو پێویست پارەی هۆڵەکانی لەرجوانیان بۆ باش قاتومان باسمان لە خواردن کرد بۆ نمونە لە وەرزشکردندا زۆر تەرکیزەکرێتە سەر خواردن و بزانی چی بخۆیت و چی نەخۆیت وەردی شاخەوانیش وایە یعنی بۆ نمونە جگە لەوە ناڵم بۆنەوە یادەکان کە خواردتان لێ ناوەکو شێوازی گەشتێک و سەیرانێک بووە لە ڕۆژانی ئاسایی گەشتەکانتاندا وەرزشکاری شاخەوان دەبێت چی پێ بێ بۆ خواردن برنج و فاسۆلیا ئەوێ یان شتی تر برنج و فاسۆلیا نایەتە شاخ ئەو خواردنانەی کە شاخەوان ئەیبا لەگەڵ خواتەوە هەموو شتێکت لە کۆڵە پشتێکە لە پشتەکە ئاوە جلی زیادەیە خواردنە میوەیە بەڵام زیاتر شاخەوان هێلکەی کوڵاو ئەبا پەتاتەی کوڵاو ئەبات پەتاتە سوور ئەکاتەوە ئیتر چۆن خۆی چۆن حەزی لێ بێ بە کوڵایی بێ یا بە سووری کاتەوە سنی سووری ئەکاتەوە ئیتر هەر کەس بۆ خۆی خواردنێکی بە دڵی خۆی ئاماداکە بەشمەرجێ خواردنەکە ئەوە نەبێ گیانە قورسکا و بێ تااقەتێکا لە شاخ تۆچی لەو شاخە کالۆری بسووتێنی ناچی کالۆریشی چاکی تێکەی من شخصی خۆم کە ئەچمەشا خواردن نابم جگە لە ئاو میوە زیاتر هیچ خواردنی لەگەڵ خۆمان نابم بەس دایم جانتاکەم دوخت و ماسی تێکەم ئەگەر زانیم زۆر برسیمە یەکێ لەو ماسیانە ئەکەم و هەر ئاوا بەبێ هیچ شتێکی خۆم بەڵام وەکو خواردن هیچ خواردنی نابم لەگەڵ طبعاً خواردن ئامادەکردنیش لەو شاخەیە کەرەستەی تایبەت بەخۆی ئەوێ ئەم کەرەستانە ئێستا بە ئەوەی خواردن حازرکردنەوە بێ بە جلوبەرگەکانەوە ئێستا هەوا ساردی کردوولانە کۆمەڵک جلوبەرگی تایبەتی ببێت بۆ ئەم وەرزە ئەبێت تا چەند ئەمانە دابین بکرێت اینجا وەرزشەکە دەست پێ بکرێت بەڵێ ئێمە وەکو گروپی خۆمان کە 6 ساڵە شاخەوانیەکەی لەو ڕۆ ئەزمونمان وەرگرتووە بەبێ ئەوەی خۆم ڕێنمان بەمێ شاخەوانەکان و ئەندامەکانم تر لەگەڵ وەرزی ساڵاجلەکانی خۆیان ڕێک ئەخەن بەڵێ زەرورە لە کاتی وەرزی گەرمایە جلی هاوینە فێنکە لە بەرابێ بۆ نمونە ئەمانە جلی شاخن کە لەبەرەکەی لەوانێ ئاوا سەیرگی بڵێ گەرمە بەڵام زۆر زۆر فێنکە عارق ئەەکەی چەندێک عارقەکە هیچ پێوەی دیار نییە یعنی نابێ بە پاڵە لە سەرجلەکان و دەرکەوێ پانتۆلیش بە هەمان شێوە بۆ هەنگاوەکانە ئەبێ پانتۆلە لە پێکەی مەتادۆ کشی بێ بۆ ڕێ لە هەنگاوەکانە نەبێ بەڵێ لە وەرزی سەرماشا بە هەمان شێوە بێجلی گەرم باران مەتەری عنی مەتەری بارانگرێ هەبێت دایمە لە جانتاکە تا حازر بێ واجلەکانیش ئەوە نەبێ زۆر زۆر گەرم بێ لە ڕێگا توانای ڕۆشتن نەبێت چونکە کە دەستی کرد بە سەرکەوتن بۆ شاخ تۆزێکی زۆر سەرفەکەی لەگەڵەوەش عارەقێکی زۆر ئەەکەیتەوە ئەبێ جلەکانە نەگەرم بێ و نەساردیش بێ بۆ ئەوەی عارەقێکی زۆر نەکەی کە چویتە سەر بەتەکی تووشی تەشەنوج و ڕقبوونی ماسوولکە ئەبی لەبەرەوێ جلەکانە مامناوەند بێ بۆ سەرکەوتن کە گەشتی جەشوێنی بەبەست چاکە تێشتەکەیتە وەرت بۆ ئەوی هەوای سارد لێنەیە دوای پرسیاری من قات پێمانەوەیە کە بۆچی پێشبڕکێ
نازانم هەیە نییە پرسیارەکەم بە دوو شێوازەکەم ئەگەر هەیە کراوە بەشدار بوون یان نا ئەگەر نییە بۆچی بیر لەوە ناکەنەوە پێشبڕکەی شاخڕەوی ئەنجام بدرێت بۆنە لە بینی گروپەکان وەک خۆدەڵی فیدراسیۆنێکەیە و زیاتر پێما بەگەر هەڵەم بڵێ 34 گروپی شاخەوانی لە دەوردایە فستیڤالێک پێشبڕکێکی ساڵانە هەیە ئەنجام بدرێت بۆ شاخڕەوی بڵێ لە دوو هەفتەی ڕابردوو پێش ئێستا ماراسۆنێکرا لە سەفین جەماعەتی فیدراسیۆن ئەنجامیاننا ماراسۆن بوو لە سروشتا بۆ شاخەوانەکان مەرجی سەرەکیان ئەمە بوو کە غەیری شاخەوان نابێت کەس بەشداری بکە ئێمەش وەکو گروپی خۆمان بەشداریمان کرد لەگەڵ چەند گروپێکی سلێمانی بەڵام بەداخەوە کە چوینە ئەوێ ماراسۆنەکە بەو شێوەیە نەبوو کە ئەوێ بکرێ زیاتر یاریزانی ساحە و مەیدانیان هێنابوو یاریزانی باسکەیان هێنابوو طبعا من شاخەوانم لەگەڵ یاریزانێکی باسکەیە لەوانەیە نەتوانم ڕاکردن بکەم لەبەر ئەوە ئێمە وەکو شاخەوانەکانی سلێمانی و زۆربەی گروپەکانی لای خۆشیان ناڕازی بوون لە ماراسۆنەکە و لەبەر ئەوە وەکو ماراسۆنێکی شاخەوانی نەهاتە بەرچاومان بەداخەوە بەڵام من هیوادارم یەکێتی شاخەوانی لە کوردستان لە سلێمانی ماراسۆنی ئەنجاما بۆ شاخەوانەکان بەڵام لەکوێ لە چیای پیرەمەگرون چونکە شاخەوانی ڕاستەقینە لە شاخادەرەکە نەک لە جادەیەکی تەخت و چەوە ڕابکات ئەنجام من داواکارم لە یەکێتی شاخەوانی ئەگەر خۆی ئەوە ئەنجام نایابیاتە دەست من ئەنجامی ئەم بە دڵنیاییەوە زۆر بەسەرکەوتیش ئەنجامی ئەم خات و پەیمانتەها سەرۆکی گروپی شاخەوانی هەزارمێرد هەر بەردەوام بن سەرکەوتوو بن هەوڵشێنێمە وەکو ستافی ڕۆژێکی مێ ڕۆژێک گەشتێکتان لەگەڵ ئەنجام بدەین ئەگەر قبولتان بێ ئەگەر قبولمان کردن حاڵەتمەتان خەمە سەر چاوم هیوادارم بەس ئەنجامی بن لەبەر ئەوەی قسە نەبێت بەڕاستی بۆ هەموو کەسێ زەرورە وەرزشی شاخەوانی وەرزشی شاخەوانی بۆ هەموو مرۆڤ ئەگەر تۆ سوودەکانی بزانی باوەڕکە نەک هەفتەی جارێ ئەیکەی بە سێ جاریش چونکە وەرزشی شاخەوانی یەکێکە لە هەرە وەرزشە باشەکان وەزەستەی ئینسان دەست و چاو خۆش بە دووبارە زۆر سپاس ئەمان دووبارە